بەڵا خۆشەویستان و کوامەژەمان پێکرد من و هەنات هەوەری یەکەم و دومی بەش کوردستان تایبەتە بە وشکە ساڵی لەم ساڵداوە باس لە سامانی ئاو دەکەین کاریگەرەکانی لەسەر کەرتە جیاوازەکان و ژیانمان هەمتوانین پارێزگاری لێ بکەین بیرلێدان تا چۆن کاریگەری هەیە لەسەر کەمبوونەوەی ئاوی گەرزەوی هەر خۆی ئەم کەم بارانیەی ئەم ساڵکە بە وشکە ساڵی ئەم ساڵ ڕاگەیەندرا تا چۆن کاریگەری هەبووە لەسەر سامانی ئاو لە هەرێمی کوردستاندا بۆ گفتوگۆی زیاتر لەسەرم بابەتە کاک ڕەمەزان حەمزە وەردەگرم کە جیۆلۆجیستە لە دوهۆکە و ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت دا بەردەم بەنداوی دوهۆک دەچمە لای کاک ڕەمەزان سڵاوت لێ بۆ بەیانت باش سەرەتا دەمەوێت باس لە بەنداوەکانی سنووری پارێزگای دوهۆکمان بۆ بکەیت تا ئێستا چەند جا پڕ بوونەتەوە. باش بەڕاستی ئەم ساڵ هەرزوو وتمان وشکە ساڵیە و بارانیش کەم بوو و هەر وەکو تەوەقعات یعنی لە 2020 تا 2026 یەک وەرز دوو وەرزی وشک یعنی وەکو بڵێن پێشبین کرا بوو ئەمە یەکێک لە وەرزانەیە کە باران زۆر کەم بوو و هەر گەڵ ئەویش تورکیا و ئێرانیش وایان کرد کە ئەو ئاوەی کەیتە ڕۆبارەکان کەم بێتن ئەمەش کارێکی ئەکە لەسەر وەکو بڵین ژینگە و وەکو بڵین ڕتوبەت و یعنی وەکو بڵین پێکهاتەی میترۆلۆژی منتەقەکە بۆیە ئەم وشکە ساڵیە وەکو بڵین نەهەر وشکە ساڵیەکی سادە بوو بەڵکو وشکە ساڵیەکی زۆر مهم بوو و کارتێکەریش بوو لەسەر یعنی بڵین لەسەر خاک لەسەر ڕتوبەت و لەسەر بەنداوەکان لە سنووری پارێزگای دوهۆک و ئەو ناوچەدا تا چەندێک کەمی کردو بەراورد بە ساڵانی ڕابردوو لە بەرامبەردەکە بەپی زانیاریەکان چەند جارێک بەنداوی دوهۆک پڕ بووەتەوە بەڵام لە ئێستادا بەهۆی وشکە ساڵیەوە چەندێک ڕێژەی ئاوی بەنداوی دوهۆک کەمی کردووە. بەنداوی دووەکە حساب ناکرێ بەنداوێکی زۆر گەورە وەکو دوکان و دەربەندیخان و مووسڵ لەبەرەوە خۆی 52 متر سێجار میلیۆن متر سێجارە تقریبا تا 5 متر و نیو ئاوەکە دابەزیوە ئاوەکەشی یعنی بۆ هیچ شتێک بەکار نایێت تۆزێک بۆ خواردنەوە بەکاردێت بۆیە بەنداوی دووەک ناوێتە قیاس بەس دەوێت ئێمە کە بەنداوەکان سەیری دەردوکان و دەربەندیخان بکەین و بەنداوی مووسڵ بکەین کە لە مانتەقەی ئێمەیە بەنداوی مووسڵیش زۆر کەم بووە ئاوەکەی وەکو بڵین چونکە تورکیا کۆنتڕۆلی دیجلەی کرداوە و وشکە ساڵیش بەسەر هاتووە بۆیە بەنداوەکانی منتەقەی دوهۆک ئەوانەی تریش بەنداوی کچکەنە یعنی ئەوانەی بۆ ملیۆنێک 2 میلیۆن 5 میلیۆن ئەم بەنداوانە پێیانم بەنداوی درونی ئاو حساب نابێ بەنداوی گەورە بەنداوی دوهۆک هەر ئەو بەنداوەیە کە وتمان وەکو ماوە هەر زووشمان وتەوە بەنداوی دوهۆک دەوێت ئان بۆ ئاوی خواردنەوە و گشتوگاڵ بێ یانیش بۆ سیاحە و گەشت و گوزار بێ. باشە کاک ڕەمەزان کەواتە ئەگەر باسی بەنداوەکانی هەرێمی کوردستان بەگشتی بکەین کەمبوونەوەی ئەم ئاوە و کەمی بارانبارین تا چنێ جگە لە سامانی ئاو واتە کەمبوونەوەی سامانی ئاو تا چنە کاریگەری هەبووە لەسەر دروستبوونی گرفت بۆ سامانەکانی تری هەرێمی کوردستان لە سامانی ئاژەڵەوە بیگرێت تا کشت و کاڵ و تا سامانی ماست. بەڵێ ئەوە زۆر مهمە ئێستا ئێمە دوکان و دەربەندیخان هەردوو ئاوەکە لە ئێران ژێدەری ئاوەکە لە ئێرانەکە بڵین ئێرانیش ئەوان ڕووباری سێروان کرد بە 1 متری سێجار لە چرکەیەک ئەمە طبعاً وەکو بڵین هەر گوناحیشی وەکو شلای ژینگەیش ژینگەی یعنی لە عراف و یاسای ناودەوڵەتی دەوێت تۆ ئەو ئاوە هەر هەبێت بەقەدەرێک کە حەقی ژینگە بێ ئەمە ئێران ڕووباری سێروان زۆر کەمی کردووە ئەمە خەریکی زەی کچکەشە لەسەر دوکان بۆیە حکومەتی عێراق حکومەتی فێدرال دەوێت لەگەڵ حکومەتی هەرێم بیر لەوە بکەتەوە دوو بەنداوی تر دروست بکەتەوە یعنی احتیاط بەنداوێک لە ژێر ئەوەی بڵێن کەلار پلاج و خانەقین لەوێ یەکی تیش لە تەختەق دوو بەنداوی تری گەورە خەزینێکی مستەقبەلی هەبێ ئەوانەی دوکان و دەربەندیخان تازە ئەم سەدانە وەکو بڵین ئەوەنە کەم بوون
دەوێت ئەوانە حوزەکە گەورە بکەیت کە حوزەکە گەورەکەی باس لە دەژێر ئەوانە ئەو دروستکردنی بەنجاوی تورکەکەیندا هەرێمی کوردستاندا بەگشتی بەڵام من دەمەوێت ئەو بپرسم لە پاڵ کەمی بارانباریندا هۆکاری سەرەکی ئەوە بۆ دادەنێت کە تۆ لە قسەکانت ئاماژت پێکردوتت گرتنەوەی ئاو لەلایەن تورکیا و ئێرانەوە دیسان گرفتێکی تری دروست کردو ئەگەر ئەم دوو وڵاتە ئاویان لە هەرێمی کوردستان و لە بەنجاوەکانی هەرێمی کوردستان نەگرتایەتەوە پێت وا بوو هاوشێوەی ئەوەی کە باسێ کرد کە گرفتی وشکە ساڵی لەم ساڵدا جێی بایەخ بووە هەمان ئەو گرفتە دەبوو یاخود کەمتر بوو کاریگەری کەمتر دەبوو یاخود چی؟ نەئەکید کەمترە بوو ئیزانی چونکە ڕووبارەکان بطبيعة هيدرولوجي وطبيعة مترولوجي منطقة كاي يقولن يعني أو جينجي أو منطقة هم يقولوا وتغذية ريتشارجي أو جيرزوي أكاو كاني درست أبي يعني منطقة كاي يعني وكما بموتي أواني مترولوجي لدرجة حرارة يعني وكم لنجرما بلاي جرما كم أبيتوا حركي هواء رطوبة أو هم مشتانا لو منطقة جيا أبيت بس اگر آوکه کم بو اوکو بیابانک لید که بو به بیابان ایتر رطوبه نامینه پلی گرمازیا ابی امانه اتجاهی هوایی گوره هوایی که وش کبی تو اصلا بارانش کم بی اما بکو بلی چون نخوشیه که تیا مضاعفات بو درست ابی بویا شتی اساسی چونکه اما برو گوری سقا چون گورینی سقا همشته کی سروشتیه و هر 200 سال 300 سال جارك درست ابي بس اويك تركيا وايران اما خطره دوي حكومتي فدرال قال حكومتي هرين بيدك لو بكتواني شكاواني تل سروشتيات وناتواني او هر چند اوانش چارسر هي وقبل استمطاريا كانوا اتوانن يعني باجهزه بارانك زياب كان اوي ك استشان دولتك اما بكار هيني بلام شتي سركي اويا وكل الرباركان على الاقل يعني بمقدار كبير او حقيقي کاتە پێت وایە بەردانەوەی ئاوی یاخود سەرچاوەکانی ئاوی بەنجاوەکان لەلایەن وڵاتانی دراوسێەوە بە چارەسەر دادەنرێت بۆ هیچ نەبێت کەمکردنەوەی وشکە ساڵی لەم ساڵدا؟ بەڵێ ئێستاش حکوومەتی عێراق تۆزێک ئیرادەی سیاسی هەبێ لەگەڵ تورکیا و لەگەڵ ئێرانە بەس پێیان بڵێ من ئەم مەسەلەی ئەم مشکلەی ئەم ڕۆبارانە کە ئەمانەی حدودی سیاسی تێپەڕێنن پیاڵێن ئاوی هاوبەش ئەم ئاوا بڵێ تەدوی دەکەم لەگەڵ متحدە یەک مزەکەرە بدەنە متحدە مووقفی هەردوو دەوڵات زۆر زعیف ئەبێ ئان زۆر ئەوە بن بەڵام ئێستا عێراق يعني بمليارها تجارتي لقال ياناكا هر باسي او ناكا عراق بلو كارثات اتشي يعني زوج وتبهم كصالي 2018 وش كصالي نبو بلام ازمي او لبصره دروست بو جاشته سماوه وجاشته ناصريه وديوانيه استا جاشته دياله استا بلو جرميان تيتو او منطقه كيه همو يعني تقريبا اجر اخوانك دو صالي تر انا صالي تريش يعني ورزقي تري ماوي تا 2026 ورزقي وشكاتي ماوا ام هاوينا مثلا توقعاتك ام هاوينا دريج به تا بايزيش يعني بلاي جرما زور برز به بويا دوي حكومه بيد لو بكتواني باتفاقي سياسي لقال ايران ولقال تركيا او بيت اگر او نيت او مشكله صاليه مشاكلها بي او يجي زمين اما مشكله كي اما شكاوت بس لا سامني او يجي زي ما بوكا لهرم كردستان لم صادم براورد بصالاني تر تا چنێک گۆڕانکاری بەسەردا هاتووە لێدانی بیر و هەندێک گرفتی دیکە کە هاوڵاتیان پەنا دەبن بۆ بەکارهێنانی ئاوی ژێرزەوی دیسانەوە تا چنێک کاریگەری هەبوو لەسەر کەمبوونەوەی سامانی ئاوی ژێرزەوی ئەمە نابێ ئاوی ژێرزەوی ئاوی ئێمە نییە یعنی ئاوی ئەم پێڵێن نەوەی داهاتوویە ئاوی ژێرزەوی خاص ئەویش کەم بووە ئاوی ژێرزەوی شتێکی پێشچاو نییە ئێمە وەکو خەبیر و شارەزە لەو بەوارە ئەیزانی ئاوی ژێر چۆن ئێستا ئاڵێن بەنداوی دهۆک 5 متر کەم بووە نە 5 متر احتیمالە بەعزێ بیر هەیە بەعزێ ئەحوازی ژێرزەوی هەیە 20 متریش ئاو کەم بووە بەس کەس نایبینی ئێمە وەکو ئەسحاب اختصاص و شارەزە لەو بوارە ئیزانی چەند کەم بووە بۆیە نابێت تۆ کە ئاوەکە کەم بوو پەنا بە ئاوی ژێرزەوی بی ئاوی ژێرزەوی خۆت نییە بالعکس دەوێت تۆ بەنداوی کچکە دروستکەی ئەو ئاوەی بێتیش بچێتە ژێرزەوی تەخزیە بکرێت چونکە تۆ مستقبلەکەت تا 50 ساڵی تر ئەم ظروفی ئەم گۆڕینی سەقا بەردەوام ئەبێ ئەم گۆڕینی سەقا بۆ ئەمر و بەیانی نییە ئەم وەرزانە زۆر ئەوێ ئێستا ئەمریکا ڕووباری کۆلۆرادۆ
40 مليون وحوت ولايتي لسنه توجه تقريبا 15 ساله هر 4 سال 3 سال مشكل صاليك دوباره ابي بويا او وضعك لا اما فيابي اما باشە کاکمە زانوتت سامانی ئاوی ژێرزەوی سامانێکە بۆ نەوەکانی داهاتووی ئێمە کەواتە لە وشکە ساڵیەدا لە وشکە ساڵێکی تریشدا ئێمە سوود لە ئاوی ژێرزەوی نەبینی چۆن بتوانین لە پاڵ چارەسەر نەکردنی کێشە سیاسەکان وەکو باسێکت گرتنەوەی ئاو لەلایەن وڵاتانی هاوسنوورەوە چۆن بتوانین سوود لە ئاوی ژێرزەوی ببین چۆن بتوانین ئەم کێشانە چارەسەر بکەین. ئاوی ژێرزەوی ئێستا ئێمە کە چین ینی پێش کۆرۆنا لە ئوردن بووم ئێستا ئوردن ئەو ئاوای کە لە شار دەرئەچی ئاوی ئاوەڕۆ ئاوەڕۆیەکە هەمووی ئاێنێن پاکەنەوە وەکو بڵێن تریتمیتی بووەکە معالەجەیەکەن ڕیچارجیەکەن یعنی ئاوەکە جارێکی تر یەخنە ژێرزەوی تەغزیەی ئاوی ژێرزەویەکە ئێستا ئوردن ئەو زیراعەتەی لە ئوردن هەیە و ئەو گشتوگاڵەی کە هەیە تقریبا نیوەی زیاتر ئاوی ئاوەڕۆیە لەبەرەوە ئێمە سێ چوار شاری گەورەمان هەیە دۆک ئالولێر سلێمانی ئەو هەموو تقریبا ڕووبارێکی گەورە لەو شارە دەرئەچی ئەو ئاوەڕۆیە کە پیسە دەوێت بە زووترین کات ویزارەتی شاراوانێ لەگەڵ ویزارەتی گشتوگاڵ بیر لەوە بکەتەوە ئەو ئاوا هەم ژینگەش پیس ئەگا و ئەوا بچێتە ژێرزەویش هەمووی ملاوەزە هەمووی سەرەتاناتە هەمووی پیاڵێن هێوی مینێرالز ئەم مادە هەمووی زیبەق و زرنیخ و کادمیومە بۆیە دەوێت معالەجە بکرێ بە زووترین کات ئەوە معالەجە بکرێ ئەو ئاوای لەژێر زەوی بەکاربێنی بۆ گشتوگاڵ ئەوی تریش جارێکی تر بنێریە ژێر زەوی ئاوی ژێرزەوی بەهێز بکات و بە قووەت بێت و مەناسیبی بەرز بێتەوە لە گرفتی وشکە ساڵیدا و کەمبوونەوەی ئاوی ژێرزەوی و ئاوی بەرداوەکان و هەتا دوای لە حاڵەتی ئاساییدا دەمەوێت بپرسم زۆر جا باس لە گرفتی پیسبوونی ژینگە دەکرێت هەندێک جار باس لە پیسبوونی ئاوەکان دەکرێت ئاوەکان لە هەرێمی کوردستاندا دەمەوێت بپرسم تا چۆنێک ئاوی بەنداوەکانمان ئاوی ژێرزەویمان گونجاوە بۆ خواردنەوە. ئێمە ناتوانین بڵین بە شێوەیەکی عام هەر منتەقەیەک جیایە مەسەلەن لە هەولێر لە دوهۆک لە سلێمانی کەبیر هەڵەکەنی لە ناو شار سەپتیک تانکی هەیە ینی ئاودەست و ئەو ئاوانە هەیە و ئاوی وەکو بڵین ئاوەڕۆ هەیە ئەمە ئەگەر نێزیک بێ ئەمە پیس ئەگە بەس ئەم ئاوە ئەگەر لە جێگایەکی تر بێ بەسەر لە شەهرە زوور بێ لە زاخۆ بێ لە دوهۆک بێ یعنی لە دوور بێ لە شار ئەم ئاوە پاکە بۆیە ناتوانیت تۆ وەکو شتێکی شێوەیەکی عام بڵێ ئەم ئاوە پیسە و پاکە دەوێت ئەو حەوزە ژێرزەویە ئەو بیرە فەحسی بکەیت و لەسەر ئەو ئەساسە قەراری بێ بەنسبەت بەنداوەکان تا حەدێک ئاوەکە پیس بووە لەبەر کەمی ئاو ئەوە دەربەندیخان ماسی ئەمرێ لێ ئەوە دوکانی عینی مشکلە هەیە دووەک هیچ ماسی کەمی تایە ماسی تیان نییە بۆیە بەنسبەت بەنداوەکان کەمی ئاو تەرکیزی مەعادن دروست ئەبێت تەلەووس و پیسایی زیابێ ئەمە تەسیرەکە بۆ بەنداوەکان بەڵام بۆ ژێر زەوی ئەحوازی جیایە هەر دووەک 20 حوزی ئاوی ژێر زەویە هەر حوزێک لەویتر جیایە بۆیە دەوێت تعامل لەسەر ئەو ئەحوازا بکرێت و بۆ عینی بیریش بەعزێ حوزێک هەیە 20 بیریتیایە یەک بیر پیسە ئەوش مەسەلەن کبریتی زیایە نەتەراتی زیایە دەوێت معالەجە بکرێت. بەڵێ کاک ڕەمەزان هەمزا جیۆلۆژی سپاس بۆی ڕاستەخۆ لە جوهۆکەوە لەگەڵمان بوو.